یەکێکی تر لە پاڵنەرەکانی بەدگومانی چاوقایمی و جورئەتی گوناحکردن. خوای گەورە لاماندا ئەو کەسەی کە جورئەتی بۆ دروستە بە گوناح بکات کە لە خوای گەورەی ئاخیە بێ کە مەعسیەتەکا و سنووری شەرع بەزێنێ بکەوێتە بەدگومانیەوە شتێکی زۆر سروشتیە. یعنی ئەمە و کاتە نابێ بڵێن ئەو بۆ بەدگومان دەرچووە، کابرا شەو ڕۆژ لە مەعسیەتە هەیە، نوێژی ژەکە، بەڵام گوناحیش خۆی لە گوناح ناپارێزێ، ئەسڵەن خۆی لە حەرام ناپارێزێ، پێی وایە هەرچی دەستیەکەوێ هەر حەڵاڵە لووشیدا. ئێمە چۆن ناکەوێتە بەدگومانیەوە؟ یەکێکی کەوەندە جوراتی هەیە تێکەڵ بە ئافرەت و نەعوذ بالله خراپەکاری و ئەمە بە تەکید بەدگومانی بە نیسبەتی ئەوە هیچ نییە. یەکێکی کە پیاوکوژە، یەکی کە غەیبەتکەرە، یەکێکی کە دووزمانە، یەکێکی کە لەم ئەخلاق خراپانەیە، ئەمانە هەموو یەکەونە بەدگومانیەوە. ئەنجا پێمان وابێ وەڵا بەدگومانیەکەی شتێکی زۆر گەورەیە، بەس ئەو خۆی پێی وانییە کە بەدگومانی گەورەیە. هەڵە با من شەرابم خواردووەتەوە، با منە پارە حرامم پیا کردووە، من غەیبەتم کرد کە نەسی لەسەر، من فڵان شتم کرد وام کرد، بەدگومانیەکە چێ؟ بەڵام من بەدگومانیەکە خۆی تاوانێکی گەورەیە. خۆ بەدگومانیەکەش ئایەتی لەسەرە، حەدیسی لەسەرە. یعنی تۆ ئەوە نییە بچووکی کەیتەوە وابزانی وەڵا وەکو نەزەرێک وایە کردومە دوای تۆبەی لێ یەکەم. نەزەرەکە خۆی مخالیفە، بەدگومانیەکە گەورەترە، بەدگومانیەکە چەتە ڕیزی گوناحە گەورەکانەوە. ئەو کەسەی کە جورئەتی گوناحکردنی بۆ دروستە بێ خوا لاماندا زووژە بێ بە بەدگومان و لێشێ بێ بە سیما و سیفەت، خوای پەروەردگار ئێمەش و ئێوەشی لێ بپارێزێ. ئەنجا خاستن ئەو کەسانەی کە جورئەتی گوناحکردنەکەیان هەیە و چاوقایمن لە باسکردنەوەی. مسلمان گوناحەکە بەڵام خۆی سترەکە، نایە لە خەڵکی تر بزانە کە گوناحی کردو. ئەوە ئەو کەسە زۆر چاوقایمەکە ئەو جورئەتی گوناحکارێکی بۆ دروست بووە و چاوقایمیشە لە باسکردنەوەی. خوای پەروەردگار لەمە خۆش نابێت، چونکە گوناحەکانیشی بۆ نوێ ئەکاتەوە. تۆ گوناحێکت کردووە، خوا ستری کردووی، کەس بەینە باسیەکەیتەوە، باسکردنەوەکەش گوناحێکی ترە دێتەوە سەری، باسی مەکەرەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ لە حەدیثی صەحیحە کە بوخاری و موسلیمە، ئەفەرمێ كل أمتي معافى إلا المجاهرين وإن من المجاهرة أن يعمل الرجل بالليل عملا ثم يصبح وقد ستره الله فيقول يا فلان عملت البارحة كذا وكذا وقد بات يستره ربه ويصبح يكتشف ستر الله عنه. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ هەموو ئومەتەکەم شایانی لێبوردنە بن جگە لە ئاشکراکارانی گوناح. ئەوە ئاشکراکردنی گوناحە کە کابرا گوناحێکی بەشەو کردووە، پاشان بۆ بەیانی باسی ئەکاتەوە ئەو پەردەیە لا ئەبا کە خوای گەورە پێی ستر کردو و پێی داپۆشی، ئەڵێ ئەرێ فڵان دوێنێ ئاوام کرد و ئاوام کرد، باسی گوناحەکانی خۆی ئەکاتەوە. خوای پەروەردگار شەو دایپۆشیوە، ستری کردووە، کەچی بۆ سبەینە ستری خوا و پەردەپۆشیەکەی خوای پەروەردگار لا ئەدات و ڕای ئەماڵێ لەبەر خۆی دا ئەماڵێ بۆی باسی گوناحەکانی بکاتەوە. ئەمە خیانەتی کردو، ئەمە گوناحی تری گەیشتووە. خوای گەورە بە لوتفی خۆی دایپۆشیوە، بەڵام ئەو چونکە یاخی و سەرکەشە، چونکە جورئەتی گوناحکردنی زۆرە، چونکە چاوقایمە، ناترسێ لە هەڕەشەکانی خوای پەروەردگار، دێتەوە باسیەکاتەوە. خوای گەورە لاماندا و دڵ و دەروونمان و ڕەفتارمان وای لێنێ ئەوەندە چاوقایم بین لەگەڵ گوناحکردنەکەشە جورئەتی باسکردنەوەیمان هەن.